شەپۆلێکی کۆچکردن کە وەک دیاردەیەک کۆمەڵگەی کوردستان و عێراق و ناوچەکەشی گرتوۆتەوە لە شاری کەرکووکیش بەدەیان و سەدان خێزان ڕێگەی هاتوو نەهاتی کۆچیان بەرەو هەندەران گرتوۆتە بەر. توێژەران و سەلەکۆنانی مەدەنی لە کەرکووک ئەو دیاردەیە بە کارێکی مەترسیدار ناو دەبەن و دەڵێن ئەو کۆچە دەرەنجام کاریگەری نەرێنی لەسەر ئاسایشی نەتەوەی کورد لە ناوچە جێنا کۆکان دروست دەکات. ئەمە لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەکی تەواو کە بە یەکجاری کوردستانی گرتوۆتەوە بە تایبەت شاری کەرکووکیش بە هەمومان نەزانین کە لە شاری کەرکووک چۆرە دەسەڵاتێکی ئەسکەرتاریەت هەیە کە بەڕاستی باری ئەمنین ینی جیاوازە لەگەڵ شارەکانی تر هاوکات هاوڵاتیانی ئێمە زیاتر کێشەیان زیاترە و لەگەڵ ئەوەشە معاناتیان جیاوازترە گەنجەکانی ئێمە بێکارن وەکە بینین زانکۆ تەواوەکەن دیز جامەزرانێکیان بۆنی ڕۆژی بە 10,000 کارەکەن لە شارەکانی تری هەرێمی کوردستان زیاتر توێژی گەنجن کۆچەکان بەڵام لە کەرکووک ئێستا بە خێزانەواتە بە مناڵ و ئافرەت و ژن و هەموو کۆچەکەن کە نمونەی زۆرمان لایە و لە گەڕەکەکان تا ڕادەیەک بووە بە دیاردە کە کۆچێکی زۆر هەیە کە ئەمە هەر هۆکار و پاڵنەرێکی بێ مەترسی خۆشی هەیە لە ڕووی ئەمنی قەومیەوە بۆ ئێمە بەڵام ئەبێ ئەو هۆکارانیش دەستنیشان بکرێتەوە ئاکا خەڵکی ئێمە کۆچ بکەن. من پێم وایە ئەمە کۆچنی ئەمە سەر هەڵگرتنە یعنی کۆچ کۆمەڵی پێوەری هەیە ئەدگەێنی بەڵام ئەم سەر هەڵگرتنە خەڵک میمی ئەم وڵاتە بەجێ هەیە لێ هۆکارەکەی بە تایبەتی بۆ کەرکووک کاریگەریەکی زۆرە بێ بە تایبەتی خێزان کۆچەکات گەنجان کۆچەکە ئەلەم شارە پێم وایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی خەڵک بە تایبەتی لە کەرکووک و گەنجان بە تایبەتی تر لەم شارەدا بێهیوا بوونە ئەم بێهیوابوونەی گەنجان هۆکارێکە بۆ ئەوەی ئەم سەر هەڵگرتنێکی هەڵبگرن لەم شارەدا. بەڕای سەرکارێکی دەرونیش کەسانێک کە بەبێ پلان و بەبێ بەرنامە کۆچ دەکەن ڕوبەڕووی ئایندەیەکی ناڕۆشن دەبنەوە. لە ڕاستیە کارگەرەکانی زۆرن بۆ خەڵکانش لە ڕووی دەرونیەوە تۆچەکەن خوانە نەباردۆخێکی نا سەقامگیری نوێی 100% تازەوە بۆیانەوە ڕوون نییە بۆیانەوە ئەنجامەکەی چۆنە بێت وە بۆ تۆمەلگاش کاریگەری زۆریە بێت چونکەمە بەشێت ئەم خەڵکی کە ئەڕوا لە خێزانەکانەوە ئەڕوان لە کۆمەڵگای ئێمەوە ڕۆن ئێمە کاریگەریە بێ لەسەر پەیوەندیەکانمان کاریگەریە بێ لەسەر ئایندەمان کاریگەریە بێ لەسەر گەنجەکان ڕەنجانەوەی لە لێر ئاستا ناوەستێ بە شێوەیەشی گشتی. ئەگەر ئەو شەپۆلی کۆچکردنە بەرەو هەندەران لە هەرێمی کوردستان هەژاری و نەداری بەشێکی هۆکارەکەی بێت ئەوە لە کەرکووک چەند هۆکارێکی تریشی هەیە لەوانەش بۆ حکومڕانی ناتەندروستی بەغدا و ناجێژیری دۆخی ئەمنی و نەبوونی خزمەتگوزاری لە شارەکە دەگەڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.